ئێمە ئەگە بەزار برێن پێغەمبەرمان خۆردەی دەبێ حوزە لەسەرمان دەبێتە ماڵ کەی وایە ئەگە سونەتەکان جێبەجێ نەکەین ئیدی ئەوە ئاگاداریەک بوو بۆ هەموو مسلمانان سپاسان دەکەم سپاسی هەموو مسلمانان دەکەم مەمنونم دەستان خۆش بێ یاخوا بەخێر هاتن هەڵبەتە سڵاو لێبێت سەلامەت بی دێمە وڵات باوکو و کوڕێکم لەلایە باوکێک و دوو کوڕ ماشەڵڵا یاخوا سەلامەت بن باسێکی گرنگی مەولودم بۆ بکە و بە دیاری کراوی تا چەند گرنگی بە منداڵەکانمان بدەین بۆی کە لە ڕێگەی ئیسلام پەروەردە بن و سیفاتیان سیفاتی پێغەمبەر ئاساوێ. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە میهرەبان هەزار سلااو و درود بۆ جانی پێغەمبەرمان زۆر ئەو ڕۆژێکی بە خۆشحاڵ دەزانم و سلااو ڕێزێکم تایبەتم بۆ هەموو مسلمانان ئینشاڵڵا ئەم ڕۆژە دەبێتە هێوێنی خۆشی بۆ هەموو مسلمانان ئەو ناخۆشی و نەهامەتیەی کە ڕووی لە کوردستانەکەمان کردیا ئینشاڵڵا خوای گەورە وا دەکا ببێتە دەرفەتەک ئینشاڵڵا خوای گەورە وا دەکا ئەم ڕۆژانە ببێتە هێوێنی ئاشتی و تەبایی یعنی ئێمە با ببینین بە نمونە ئەمە ڕۆژێکی خۆشە بووتە بە نەریتێک لە ناو ئێمە و هەموو مسلمانان ئەمە مساڵانە یادی دەکەینەوە بەڵام هەندێک شتی ناشیاو ئەبینین ئەویش ئەم ناشیاوانەیە کابرا خۆی هاتوۆتە بازار حیلەکەی خۆی هێناوەتە بازار و بە شتێکی ناشرین یعنی ڕێزم هەیە لە بۆ ئەوانەی کە ئەو هات بۆ شێوەی دێن خۆش ئێمە دەمانێت گرنگی بە یادی مەولود دێن یادی مەولود ئەمە مناڵەکانمان تێبگەینین هەر ئەوەش نییە ئێمە بین لە بازاڕی و یعنی بزیاتر نا ئێمە دەبێت ناملکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مناڵەکانمان تیان بگەینین ڕۆژانە باسی پێغەمبەری خۆیان بۆ بکەین پێغەمبەر وابووە پێغەمبەر وای کردیا نەک هەر بۆ ئێمە بۆ هەموو تەواوی مسلمانان بەڵام شتێک لێرەدا ئێمە هاتیونە بازاڕی تەنانەت بووتە نەریتێک و دەوەرە ئەو هەموو خەڵکەی لە بازاڕیە یعنی کە لە ماری هاتە دەرێ بە سەلاوەتە چی لێدایە یعنی ئێمە ئێمە گومانی باش بە خەڵک دەبین گومانی باش حتما سەڵاوەتیان لێ اللهم صل على سيدنا محمد ئەمە یعنی شتێک نییە برێم باسی بکەم با ئێمە لەو ڕۆژە وەحد بدەین من چەند ساڵێک پێشێستا یعنی ئەوە ئیشاڵە نەبێتە شتە جڕیایی چەند ساڵێک پێشێستا هاتمە بازاڕی هەر لەو بازاڕە وەحدمدا هەموو بەیانێک لە دوای نوێژی بەیانی 100 سەلاوە دەسە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئەمە ببێتە نەریتە یعنی با ببێتە شتێک لەبەرەوەی خوای گەورە خۆی فەرمی هەر کەسێک سەلاوە دەسە پێغەمبەری خوا لێ بدا من خۆم 10 سەلاوەتی لەسەر لێ دەدەم ئینشاءالله ئەوە دەبێتە سەلامەت بی زۆر سپاس پێم خۆشە شتێکم پێشکەشکەی سرودێکم پێشکەش دەکەی قورئانم پێشکەش دەکەی شتێکمان پێ بڵێ ئەی سرود و شت نازانم قورئان نەزانی كم؟ يلا سورة ايش القرآن والعصر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إن الذين آمنوا وعملوا الصالحات تواصوا بالحق تواصوا بالصبر. نسخوش له. تمام درج من ياخوا زوز بخير هاتم قربان سپاس عندكم من دمت لقل سينوتوجا كان بردوام بملا رومال كردني أم مراسم ويادا ئەگەر هاوکارانم یارمەتی دەرم بێت من دەمەوێت گرنگی یادی مەولود لە کەسایەتەکان بپرسم مامۆستا سڵاو لێبێ بەخێر بن یاخوا پێم بڵێ تا چەند گرنگە ئێمە یادی مەولود بەرز ڕابگرین و ئەو مەراسیمانەی کە لە شاری هەولێر دەکرێت بانگێکی پیرۆزە لە کۆنەوە ئەو مەولود هەر دەکرێت لە هەولێرێ لە ئێستاوەنی لە کۆنەوە لە زەنجی جیهانی یەکەم لە 2014 ئاینە مەولود کاکە شەڕ دەستی پێ کرد ئاینە مەولود لە قەڵاتێک کرا چاردە ئاینان یەک لە دەفزانەکان بابم بوو تێبگە لە 2010 کەر ئاینە شەڕجا ئاینان مەولود کرا لە قەڵاتێ ئەو مەولود هەر بەردەوامە لە هەولێرێ وەکو کوڕەی خەرچی هەولێرە بە من شارەزای مێ مەولود کە داها قۆناغی دەچۆ مینارەی چۆلی لەوێ مەولودەکە بۆ ڕێدەکرا ئێستا ئەوانە نەمایە ئێستا ئەو مەراسیمەش لە دێر زەمانەوە پیرۆزە لە کۆنەوە هەیە بەڵێ زمانی سرعتني هيو هيوا فله سپاس دکات خير يا اخوان سرساوانم خوا قبولك من دمت بيتا بتمنيو قربالغي او مراسمانيك لا انزام ددريت دنيو شاري هول
هەڵبەت باش ئەگەر هاوکاران یارمەتی دەرم بن من دەمەوێت هاوڵاتی زیاتر وەربگرم ئاخۆ بزانم گرنگی ئەم ڕۆژە چەندەیەوە تا چەند گرنگە ئێمە خۆشەویستی پێغەمبەرمان لە دڵدا بێ. سڵاو لێبێ قوربان. زۆر سپاس. پێم بڵێ تا چەند گرنگە ئێمە گرنگی بە یادی مەولود بدەین و ئەم ڕۆژانە ئەم مەراسیمانە بەرز بن بەرزما ببین. بە ناوی خوای گەورە و میهرەبان ڕۆژی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی صلی الله علیه وسلم پیرۆز بێ لە گشت مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی کوردستانی خۆمان پێغەمبەرمان عەلەیهی سەلات وەسەلام زاتێکی گەورە بووە. خوا ئەزانێ گەورەی پێغەمبەر چەندە ئێمە نازانین. ئێمە پێغەمبەر گەورە ناکەین خۆمان بە پێغەمبەرەوە گەورەکەین عەلەیهی سەلات وەسەلام. ئەگەر هەموو دەریا و ڕووبار و بەحرەکان بکەین بە مەرەکەب گشت درەختەکانی زەمین بکەین بە پێنووس و قەڵەمێک بین وەسفی پێغەمبەر پێ بکەین ناتوانین. چونکە خوا وەسفی کردووە لە قورئانە ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. خوا ئەفەرمێ ئەم پێغەمبەرەمان ڕەوانە کردووە بە ڕەحمەت للعالەمین لە بۆ هەموو عالەم نەیفەرمووە للمؤمنین. یعنی بەس ڕەحمەت نەبووە لە بۆ ئیمانداران لە بۆ هاوڵەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام حتا ڕەحمەت بووە لە بۆ ئاژەل لە فەرمودەیە هاتووە ئاژەل هاتۆتە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام شکۆی حالی خۆی کردووە. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ڕەحمەت بووە لە بۆ غەیرە دینی ئیسلامیش کاتێ پێشەوەی غەزا دەست پێ بکە بە هاوڵەکانی خۆی ئەفەرموو ئامان نەکەن ئافرەتەکان بکوژن نەکەن پیرەکان ئەزیەت بدەن. پێغەمبەر ڕەحمەت بووە لە بۆ منداڵەکانیش لە فەرمودەیە هەیە کە ئیمام حەسەن و حوسەین لەسەر پشتی پێغەمبەر بۆ پێغەمبەر نوێژەکەی تێک نەداوە ئەم منداڵانەشی لەسەر پشتی خۆلا نەداوە. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام زاتێک بۆ کە خوا لە قورئانە ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرک ئێمە تۆمان بەرز کردوتەوە. شتێکی سەیر ئەو شۆ برادرێک هاتە لام ڕەفیقم بوو وتی باوکم لە مەتار ئیشێ ئەکاتن وتی ئەمریکەکان بە کرێکارەکانیان وتووە بەیانی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرتانە عەلەیهی سەلات وەسەلام ئەنگۆ ڕۆژێ $30 لە مەتار ئەمە سبەی $6 پێ ئەدەین چونکە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرە و برای ئەو ڕەفیقەشم لە لای مەسیحیەک ئیش دەکات لە شەریکەیەک وتی ئێوە ڕۆژێ $20,000 بەیانی مێنەوە شەریکە لە بەرخاتر پێغەمبەر ئەوانە مسلمانیش نینە ئەوها دنیان خۆش دەبی بە لەدایکبوونی پێغەمبەر ئێمە ئەبێ وڵاتر پێغەمبەرمان خۆش بێ و دڵمان پێخۆش بێ. زۆر سپاس دەکەم. ئەڵبەتە مەراسیم و یادەکان هەبەردەوامیان هەیە من پێم خۆشە لەگەڵ هاوڵاتیان قسە و گفتوگۆ بکەم ئەگەر دەرفەتان هەبێت تا دێت ناو سنتەری شاری هەولێر قەرباڵقتر دەبێت و هاوڵاتیان زیاتر ڕوو لەو بازاڕە دەکەن بۆ بەرزڕاگرتنی یادی مەولود و من دەمەوێت چین و توێژەکان وەربگرم ئەگەر هاوکارم بن. هەڵبەتە یاد و مەراسیمەکان تاوەکو کاتژمێر 12 نیوەڕۆ بەردەوامیان دەبێت و لە ڕۆژانی داهاتوش لەنێو مزگەوتەکاندا یاد و مەراسیمەکان بەردەوامیان دەبێت. سڵاو لەبێ. سڵاو لە تۆش. دەفژەنی تۆش دەفلێدەری پێدەگوتریان دەفژەن وەڵا فەرقی نییە هەردووشی هەر دەبێت. ئارێ وەڵا باشە لە مەولودەکان دەف لێ دەدەی؟ بەرێ. دەفلێدانەکەت چۆنە؟ وەڵا خۆش عیبی نییە. دەبزانم شتێکی باشمان پێشکەشکە. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد خير من يمشي على قدمه محمد خير من يمشي على قدمه مولاي صل وسلم دائما أبدا على حبيبه خير الخلق كلهم. دەستان خۆش بێت. زۆر سپاس دەکەم. ئەوڕۆ
ڕۆژێکی زۆر تایبەتە تۆ چیت هەیە لەم ڕۆژە والله الله لەلای من دڵم زۆر خۆشە و ئەوڕۆ خۆشترین ڕۆژە و بە هیوادارم لایوەش خۆش بن چاوەتمان زۆر سپاس دەکەم هەڵبەتە لە یاد و بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵاتی و خەڵکێکی زۆر هاتوون هەڵبەتە گەنجە جوانانەشمان لێرن سڵاوتان لێبێت زۆر کەناڵەکەتان دەکەین باشە لە بۆ یادی مەولود چیتان هەیە و دەتان هەوێت بڵێن چی وەڵی یارێک خۆشە و لەناو یعنی ساڵە جارێک بیشتە خۆشە و ئینشاڵڵا لازای خۆشە و خەرک دێتە دەرێ و ئەو شتانە بەناوی خوای بەخشندنەوە مێرەبان لەگەڵ قایمقامی هەولێرم لە نێو ئاپۆڕای جەماوەری خۆشەویستانی پێغەمبەری خوایان ئەوانەی کە پێغەمبەری خوایان خۆشەوی لە نێوانە دەمەوێت پرسیاری لێ بکەم کاک نەبەست چۆن ئامادەکاریتان کردێ بۆ قەڵەباڵغی ئێستا لە نێو هەولێر هەیە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان دەکەین بەو بۆنە پیرۆزە بەو بۆنە گەورەیە خۆتان دەبینن بە هەزاران کەس ڕویان لە ناو شار کردەوە بنەریتەکی ساڵانە کە ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی ئەو یادە مەزنە و ژیادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەکاریەکی تەواو کراوە پێشترەوە ئامادەکاریانە هاتبوو لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی ئەمنیەوە بۆ ئەوەی ئەو هەزار کەسێک کە لە ناو شارە ئاهەنگ دەجێڕیتن پارێزراو بوون لە هەموو یاری لە ڕووی ئەمنیەوە ئامادەکاریەکی تەواو کراوە ئەمنیایی دەدەینە هاوڵاتیان ئامادەکاریەکی تەواو کرایە پۆلیسی هاتوچۆ ئاسایش پۆلیسی نێژی تاوان حتا هێزەکانی پێشمەرگەش زێرەبانی ئەوانیش بەشێکن لەو پلانە ئەمنی کاک نەبەست دەزانم خۆت التیزاماتی دینیت هەیە تاچە وەکو خۆت دڵت بەو جەماوەرە خۆشە کامواتی لەمە ساڵانە باوەڕکە چاوەڕێی ئەوڕۆ دەکەین ئەوە شانازیە بۆ هەموو خەڵکی هەولێر کەوا ئەو هەموو خەڵکە دەبینین بەو بۆنە خۆشەوە دەرچینە و خۆشخۆیان دەردەوە زۆر سپاس دەکەم بەڵێ زان و خۆشەویستان دیارە ئاپۆڕای جەماوەری خەڵکی شاری هەولێر بەردەوامە بۆ هاتنە نێو بازاڕی گەورە و بازاڕی قەیسەری شاری هەولێر کە بازاڕێکە ساڵانە خەڵک لێرە کۆ دەبێتەوە خۆشویستنی خۆی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووپات دەکاتەوە چەند نزیک دەبینەوە لە کاتەکانی نیوەڕۆ ئەوەندە ئاپۆڕای جەماوەری خەڵکی شاری هەولێر زیاتر دەبێ هاتوون لێرە خۆشویستنی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووپات بکەنەوە هەرچەندە لەولا و لەولا باز دەکرێت بەشداری نەکردن لەو پرۆسە ینی نازانم بیدعایە و ئەوانە بەڵام خەڵکی شاری هەولێر دێت ئەمڕۆکە دووبارە بەیعەت لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێ دەکاتەوە ئەوەی کە دەیبینن ئەمە بەشێکی یعنی قەڵەباڵغەکەی کە ئەمە لەوانەیە بە زوومی کامێرەکان نەتوانینەوە قەڵەباڵغی هەموو کۆنتڕۆڵ بکەین بەڵام خەڵکانێکی یەکجار زۆر ئەمڕۆ لێرەم بۆی کە خۆشویستنی خۆیان بۆ ڕەسوڵ الله دووپات بکەن و دیارە لێرە بەشێکی زۆریان وعد و پەیمانیەوە دەدەن کە ئەمڕۆ دووبارە وعدەکەمان دووبارە پەیمانەکەمان بۆ خۆشەویستنی خوا دووپات دەکەینەوە مامۆستایەکی ئاینیم لەگەڵ دەبێ دەمەوێت لەگەڵ ئەو مامۆستایە تاوتوێی مانجی مەولود بکەین کە پێویستە ئێمە لە مانگەیەدا چی بکەین و چۆن خۆمان ئامادە بکەین دیارە گرنگترین شت وەرە ئێرە مامۆستایەک لێرەیە دیارە هەمووان مامۆستا فەرمو مامۆستا بەخێر بێت سەلام ئەو ڕۆژە پیرۆزشتان لێ پیرۆز بێ سەلامەت بێخوا مامۆستا جارە پێم بڵێت دڵت چاچەند خۆشە کە دەبینی ئاوا موسڵمانان هەموو لێرە کۆبوون بسم الله الرحمن الرحيم خوای گەورە و وما أرسلناك إلا رحمة للعالمين خوای گەورە فەرمێ بە فەزڵی من بە ڕەحمەتی من بە عیلمی من ئێوە دڵخۆش بن گەورەترین ڕەحمەت قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا گەورەترین نعمەتی ئیمانە ئێماڵین الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله سپاس بەو خوایە کە ئێمەی بە مسلمان خەڵق کردووە بە غێری مسلمان خەڵقی نەکردوین الحەمدولله ئەمە یەک دووەمیان گەورەترین نیعمەتی قورئانە قورئان پێشەوامانە تا ڕۆژی قیامەتیش ئەمێنێ کە فەرمێ ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون گەورەترین نیعمەت هاتنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئێمە دڵخۆشین دڵشادین بەهۆی ئەو هەموو ئیعلامە خراپە کە ئەڵێن مەولودی بیدعەیە یا مەیکەن سێرەکەی ئەو خەڵقە
لە ڕۆحیەتێکەوە هاتووە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ قەسەم بەخوا لەسەر ئەو عەزیەتە خوای گەورە پاداشیان نەداتەوە. ئەبوو لەهەب خوای گەورە قورئانی لە ئەندا نار دووشەممان عەزابی کەمە بێتەوە ئەی کابرا بە ئیمانەوە پێنج فەرزە نوێژەکە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا لە دڵیا ئەبێ چۆن بێ. مامۆستا بزانم چ شتێکیش نییە و خەڵکی ڕاکێشا ببووێ ئەگەر خۆشەویستی پێغەمبەر نەبێ و خەڵکو جەماوەرە کە لێرە کۆبووتەوە هیچ شتێک لێرە تەوزیح ناکرێت. پێغەمبەر گیانە فەرمێ شیرینی ئیمان ناچێتە ناو دڵتان تا سێشت جێبەجێ نەبێ. یەکەم خوا و پێغەمبەری خوا لە هەموو شتێک خۆشتر بوێ. دووەمی هەست کەسێک خۆشوی دەبەر خاتری خوا خۆشت بوێ. سێهەمیان چۆن پێ ناخۆشە بگەڕێیتەوە ناو ئاگەر بستوتێنن ئاو پێ ناخۆش بێ بەرەو کوفر بگەڕێیتەوە کەواتە خۆشەویستی خوا تەبعیەتە لە قورئانی پیرۆز. خۆشەویستی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ئینشاءالله تەبعیەتە لە سونەتەکانی. کەواتە ئەمە بە جۆش و خرۆشەوە لە گەنج لە مناڵ لە سەرتاسەری کوردستان لە هەموو عالەمی ئیسلامیە ئەمڕۆ کە جەژن ئەگێڕن لەم شەوەدا بتەکان هەموو بەڕواکۆکن. ئاوی ساوا بە ئەرزان ڕۆچوو ئاگری فارس 1000 ماڵ پاسەوانی بوو کوژایەوە نیشانە بەوە بتپەرستی لەسەر ڕووی زەویان نامێنێت. پێغەمبەر گیان پێغەمبەری ڕەحمەتە. باش مامۆستا دەمێ بزانم ئێمە ئەم ڕۆژە بکەین بە چی؟ بیکەین بە بەیعەت نوێکردنەوە بیکەین بە چی بەڕایتەوە؟ ئەمڕۆ ئێمە ئینشاءالله بەیعەت تازاکەینەوە بە شایدی مەلایکەی سەرشانمان کە ئیستیقامەتمان ببێ لەسەر دینی خوا. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. دوهميان برايتي ودوستايتي وكسايتي من زياد ببي لقل يكترى لجر آياتي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. ليروا بيان بو همو أحزابي سياسي كردستان كهول بدن لجر أو آياتا يك بقرن دز بحبل إخوة وبقرن إنسان أجر دستي قلبه ريتشكو ريبازي پروردگار حضرتي بيغمر عليه الصلاة والسلام أصحابه بياو جاكان لدنيا وقيامة سرفرازة به بلام شتيكي شل بيرنتي أفرميت شوبي خدا سدا ندارت قر بزنت حريف ندارت داري إخوة قولة دنجينية وشان دي شي حريفي نية فرعون هامان شداد نمرود صدام شاي إيران أويك شري كل لقى الخوا ورسولي إخواتياتشو كواتا إسلامي وغير إسلامي هموي أبي الراس كين لقى خوايا أجر راس كين لقى خوايا خواي جورا سرقوتو معنا آمين أجر راسنا كين بخوا خواي جورا وبقول من خوا جزاك خير داتو ماما زور صفات أما مهم لقلا ماما جان السلام عليكم شوني أو روجات لي بيروس بي چند أتو ياد يو روجي دكيوا همو جاري دي إيرا چند سال نبي والله من لميرجع أتوان دقورا بيش چند دەبێت تقریبا وەرەولا تۆزەک چەند دەبی یعنی خەرچێن دەرێ بە ئەسڵ ئەم خۆش ناوی چەندە لە هەولێرە و یادە دەکرێتەوە تێی بە بیرت بێ وڵی ئۆتێ دەبینیم دێ هەکرایتەوە دەرت بەو یادەی خۆشە زەمان هەر کەسەشی پێی خۆش نەبێ و پێ خۆش نەبێ حال بە مسلمان حیساب ناکرێتن یعنی بەڵای من بە مسلمان حیساب ناکرێتن. باش ئەو ڕۆ تا چەند دڵت خۆشەکە و خەڵکامووی لێرەیە بۆ یادکردنەوەی ڕەسوڵ الله دڵت تا چەند بۆ خەڵکەی خۆشە یعنی دلم هەن خۆشە حتا خوا لێ بەستان حتا خوا لێ بەستان یعنی پێغەمبەر سەلام يعني دفلميتن أجل يا فلميتن يا عمر يا أجل عملت روحي خوش تبي عاوزك إيمان التوبة. خواهي پروردگار جزای خیر داتەوە خواهی گەورە بەبەر خۆشویستنی پێغەمبەری خوامان بخێ ئینشاءالله. آمین. سلام و رحمة الله. کاکە چۆنی؟ ئەحواڵت؟ بەڵێ. چت هەیە لەو ڕۆژەیە تۆ وەکو گەنجێک؟ خۆشترین ڕۆژە لە ژیان. چۆن یعنی چۆن ئەو ڕۆژە بۆ تۆ چییە؟ سیر کە ئێستا ساڵ 365 ڕۆژەوە 52 هەفتە. لە هەر 24 کاتژمێر لە هەر شێ سرکەیەک و لە هەر شێ دەقێک دەمێمە پێغەمبەری خوامان بیرەوە. پێغەمبەر دەبی لە ناو دڵمابی نەک تەنیا بۆ ڕۆژ دەبی هەموو کاتێک لە ناو دڵمادا پێغەمبەر تاجی سەرمانە نوری چاومانە. قوربانی گۆڕەکەی دەستەکان خۆش زۆر سپاس. خۆشویستان دیارە ئێستا بە سەدام مزگەوت لە شاری هەولێر ئاهەنگی یادی مەولودی تێدا بەڕێوە دەچێت کە لە هەمووان سەڵاوات و تەکبیر و یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکرێتەوە دیارەوەی کە هاتووەتە ئێرە هەمووی وعد و پەیمانی نوێکردنەوەی پەیمان لەسەر و ئیستیقامە بوون لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەدرێت. دیارە لە زۆر دەستگا و شوێن گوێمان لێ دەبێت دەڵێ خۆ تەنها ئەمڕۆ نییە بۆ یادی ڕەسوڵ الله. من تازە بەر لەوەی بێمە ناو بەرنامەکە ئەحسایەکی
ڕێکخراوم خوێندەوە بە ناوی بەهای فەرموودە کە تەنها لەم ساڵ نزیک 1000 کەس تاقیکردنەوەی کردووە لە فرمودەکانی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم. یعنی ئێمە و تەنها هەولێر نزیکەی 35,000 45,000 تا 40,000 کەس لە مانگی ڕابردوو تاقیکردنەوەی کردووە لە فرمودەکانی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە بەڕاستی خەڵکی شاری هەولێر تەنها ئەمڕۆ پێغمبەری خوایان بەبیر نییە و تەنها ئەمڕۆ لە یادیان نییە، بەڵام ئەمڕۆ دەکەنە وێزگەیەک بۆ نوێکردنەوەی پەیمان لەگەڵ پێغمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو برادرم لەگەرە سەلام عەلەیکم چۆنێ ئەحواڵت لەگەڵ چی هاتووی ئەمڕۆ تا چەند دڵت خۆشە بەو یادەیە؟ خنجیلانە هاتووە بە دڵخۆشیەوە پۆرۆشیەوە هاتوویتە ئەو یادە خۆشە ئەو یادە پیرۆزە ئەو یادە پیرۆزە ئەو یادە خۆشە ئەوە ڕەحمەتە للعالەمینە ینی بنەوەرێکە لە هەموو عالەما شتی وها نەبووە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئیش و کار و شتی خۆت بەجێهێشتێت تەنها بۆ بەشداریکردن لەو یادەیە؟ بەتەئکید بەتەئکید ئێمە هەمومان خۆمان و هەموو ماڵ و مناڵمان فیداکەین بۆ ڕەسوول الله. ئەو ڕەسوول ناسک و نازدارە ئەو ڕەحمەتە للعالەمینە تەمەشا ئەو وڵاتە بیانیانەکە کە شتێکی وهایان نییە ڕەگەزبازی و شتە خراپانەیان هەیە. ئێمە دەخوا بەزیاد بێ خۆشی و هەموو تەبایی و هەموو شتێکمان لە وڵاتە دروست و بەسای ئەو پێغەمبەرە ناسک و نازدارە. دەتەوێت ئەمڕۆ لە نێو ئاپۆڕای جەماوەرەیە چی نیشانێ و کچە جوانە بدەیت چی پێ بڵێ؟ ئەمەوێن شتێکی پێنیشاندم کە یادێکیەوە پیرۆز هەیە پێغەمبەرێکەوە ناسک و نازدارمان هەیە بۆ ڕەحمەتە للعالەمین بۆ ئەو مناڵانە بۆ جیلێکی داهاتوومان بکە ئەو مناڵانە پەروەردەکەین کە پێغەمبەرێک هەیە ڕەحمەتە بۆ ئێمە لە ئاخری زەمانە بۆمانە بێتە شەفاعەت ئەبێتە ڕەحمەت بۆ ئێمە. وای پەروەردیگار لێتان ڕاستی بێ دەستە خۆش بێ زۆر سپاس. ئەوەی کە لێرەیە هەمووی دەیەوێت خۆشویستنی خۆی بۆ ڕەسوڵ وڵات دوو پاتکاتەوە دەگەڕێنەوە لای کاگدریس بەردەوامی بە ڕووماڵەکەمان دەدەین لە شاری جوانی هەولێر. دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێت. سپاس بۆ هاوکارم کاک عیمران لەم ڕووماڵە تایبەتە بەردەوام دەبین لەگەڵتان لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیان تاوەکو ئێستاش ناو سەنتەری شاری هەولێر قەرەباڵغی زیاتر بەخۆیەوە دەبینێت تا وڵاتیار زیاتر دێت. من دەمەوێت گفتوگۆکان لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ چین و توێژە جیاوازەکان بەردەوامی پێ بدەم. یەکێک لەو گەنجە جوانانم لەگەڵدایە. سڵاو لێبێ خودبە. باشی چاوەکەم باشە پێم بڵێ بزانم چۆن پێغەمبەرمان دەناسی ناوی سیفاتی ناوی باوکی چی زانی پێمان بڵێ؟ بەڵێ لە سەرەتادا زۆر سوپاسان دەکەم کە هاتن بۆ ئێرانە پێغەمبەرمان ناوی محەممەدە لە 12 ڕەبیع الأول لەدایک بووە. ئێمە زۆر دڵخۆشین بەم یادە کە هەموو سەر ئەم یادە دەکەینەوە. هیوادارم هەموو موسڵمانان بێن بۆ ئێرانە ئەم یادە بە پیرۆزی بکەنەوە. زۆر سوپاس دەست خۆش بێت. زۆر سوپاس. دەمەوێت بەردەوام بم لە گفتوگۆکردن لەگەڵ چین و توێژە جیاوازەکان. سڵاو لەبێ قوربان زۆر سپاس دەکەم. گرنگی یادی مەولودم بۆ باسکە لەمڕۆ کە هاتوویتە نێو سەنتەری شاری هەولێر چیتان هەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی جەنابتان دەکەم. گرنگترش لە مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێنکەوتنی ڕێبازەکەیتی. ئێستا ئەو خەڵە باڵغەی هەیە ئەگەر ئەو خەڵکە هەمووی یەک سنەتی زیندی کاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم شوورە مەعەدەن نامبانە نەک یەک ڕۆژ لە ساڵ یەک ڕۆژ. ئەگەر ڕۆژان ئەو خەڵک ئێستن باشە ئەڵڵا ئەگە ئەو خەڵکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕوح و بەجیان خۆش بێ ئەو شارە دەبێتە مەدینە مەدینەستان لە باتی کوردستان. باشە خۆت باست کرد گرنگە گرنگی بە سونەتەکانی پێغەمبەر بدەین لەگەڵ گرنگیدانمان بە سونەتەکانی پێغەمبەر تاسەن گرنگە گرنگی بە منداڵەکانیشمان بدەین فێری ژیاننامەی پێغەمبەریان کردن و پێغەمبەریان پێ ئاشنا بکەین. طبعا گرنگە زۆر چونکە سەحابەکان منداڵەکانە فێرە ژیانی پێغەمبەر تۆ فێرە قورئانیان دەکردن. لەو ڕۆژانە کە منداڵ دێ دەرە گرنگ لەوێ فێرێکی کە ئەو ڕۆژە کەسێک لە دایک بووە منداڵەکان فێرەکەی ئەو خەڵکی کە هاتووە دەدەر کەس پارەی وەرنەگرت و هەموو لە خۆشەویستی کەسێک هاتووە کە دنیا ڕووناکردوتەوە چونکە گرنگە لەوە ئێستا خەڵک خۆڕسێک هاتووەتە ناو شارەکە بێ ئەوەی کەسێک داوای پارە لێ بکە کەسێک پاڵپشت کەسێک بڕۆن کاکە بڕۆنە جادەوە زۆر گرنگە منداڵەکان شوێر دەبن ئێستا کە دێنە جا دەزان ئەم ڕۆژە ڕۆژێکە کەسێکی گرنگ لە دایک بووە. سپاس دەکەم دەستان خۆش بێت لە نێو سەنتەری شاری هەولێر مەراسیمەکان بەردەوامیان هەیە هاوڵاتیانیش دەیانەوێت پەیامی خۆیان لەو ڕێیەوە بگەێنن. دێمەوە خزمەتت سڵاو لێبێ دەتەوێت پەیامێک بگەێنیەوە؟ دەڵێم پیرۆزبایی لە هەموو موسڵمانانی جیهان دەکەم بە تایبەتی موسڵمانانی کوردستان. هیوادارم هەموو ساڵێک لەم ڕۆژە ئەوها
بەخۆشی ئەم یادە بکرێتەوە ئەوە بە جەماوەرێکی زۆرەوە. زۆر قوربان دەتەویست پێیامێک ساڵانە الحەمدولله رب العالمین ساڵانە ملەتی کورد ئەو یادە دەجێڕی لەخوای گەورە داواکارین ئەو یادە بتەمایە هۆی نەمانی هیچ خەیرانێک لە هەر ماڵێکی تاجی کورد بەڕاستی خەرک دەستکورک بووە بەس الحەمدولله ئەو بۆنانە دێ خەرک دڵی خۆش دەبیتن و دەیڕازێنتەوە بە هەر بە قسەی خۆش بە زکرێک بە تاعاتێک خوای گەورە لە هەموو لایەکی قبولکە ئینشاءالله. دەستان خۆش بێت. تۆ پێیامێک زۆر سپاس دەکەم پێشەشی بە خێراتتان دەکەم ئینشاءالله هەموو سارە چارەوە بە خۆشی دەبینین. ئارێ وڵات زۆر سپاستان دەکەم ئینشاءالله زۆر بەخێر بێت سەلامەت بەخێر بن یاخوا. من دەمەوێت قسە و گفتوگۆ لەگەڵ هاوڵاتی زیاتردا بکەم ئەگەر هاوکاران یارمەتی دەرم بن سڵاو لێبێت. زۆر سپاس دەکەم بۆم باسکە تا چەند گرنگە سنەتی پێغەمبەری خوا زیندوو بکەینەوە وەکو ئەوەی کە پێغەمبەر بەکردار لەناوماندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على من كان نبيا وآدم بين الماء والطين. براسي زندو كردنەوەی سنەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام بەتایبەت لەم زمانی فتنەیە ئەجری گەورەی هەیە. در ڕوايەتێکە هاتووە پێغەمبەری خوا فەرمووی عليه الصلاة والسلام لەم عەسر زمانی کەوا ئێستا ئێمەتیان هەر کەسێک سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زیندوو بکاتەوە بە کردارەکی ئەجری 70 شەهیدی هەیە. ئەسحاب فەرمیان ئەی پێغەمبەری خوا شەهیدی ئێمە یان شەهیدی خۆیان فەرمووی شەهیدی ئێوە. بۆیە زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەجر پاداشتێکی زۆری هەیە برا بەڕێزەکانم. لە هەمووشی گرنگتر ئەوەتانێ ئێمە لە ڕۆژی مەولودا دەست بگرین بە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە قورئان خوێندن بە سڵاوات لێدان بە خواردن بەخشینەوە بەم شتە گەورانە زیندوو بکەینەوە. لە کۆتاییە شەرێکی حەسانی کوڕی سابت ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێکەوە پێغەمبەری خوای وتووە حەز دەکەم ئەوەتان پێشکەش بکەم. ئەفەرمێ وأحسن منك لم تر قط عيني وأجمل منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك يا رسول الله عليه الصلاة والسلام قد خلقت كما تشاء. جوانتر لە تۆ چاوی من قەت نەیبینیە باشتر لە تۆ لە هیچ داکێک نەبووە. تۆ خەلق کراوی بەری لە هەموو عیبێ وەکو ئەوەی وا خەلق کراوی کە خۆت ویستووە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بارك الله فيكم. خافتان سپاس دەکەم یاخوا بەخێر هاتن سەلامەت بن. ئەم مەراسیمانە لەنێو سەنتەری شاری هەولێر بەردەوامیان هەیە. من دەمەوێت هاوڵاتی زیاتر وەربگرم و گفتگوی زیاتر بکەین. سڵاوتان لێبێت قوربان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتاندا. دەمەوێت پێم بڵێ گرنگی یادی مەولود چەندە و تا چەند گرنگە ئێمە یادی مەولود بەرز ڕابگرین. یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکە لە یادەکانی شعائری ئیسلامی. طبعا وەکو شەرعی چی لەسەر نەهاتیە بەڵام وەکو دینیشی چی لەسەر نەهاتیە بەڵام وەکو یەکخستنی مسلمانان و ڕێزگرتنی مسلمانان و لەو ڕۆژەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەبیر بێتەوە وەزائیدەن ئەو نەوانێکی ئێستا هەنا و گەنجانە پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم بناسن. چونکە ئەگەر نەیناسن ڕۆژێک نەیتون یادی نەکرێتەوە لەبیر دەکرێت و بەتایبەتی ئەو گەنجانێکی ئێستا پێڕادەگەن لەبەر وەسائیلی سۆشەل میدیای ئێستا بە حەقیقەت وانە بیر ناکەم کە زۆر یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێتە ناو دڵیان. بەڵام بە ڕۆژی وەکو ڕۆدا طبعا بێگومان بە ئەوە لەوان دەبتە گەشتبینیەک ولو داهاتوێن دەبتە ڕۆژێکی خۆش کە بتوانن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بناسن. باسی منداڵ و نەوجەوانت کرد تا چەند گرنگە ئێمە بە کردار یادی پێغەمبەر بکەینەوە و دواتر منداڵەکان شارەزای ژیاننامە و سیرەی پێغەمبەر بکەین. بێگومان گرنگە ئەوە دەبی لە شێ دەست پێ بکە. یەکەم جار لە قوتابخانە گرنگی پێ بدرێتن دەرسی پەروەردەی ئیسلامی گرنجێکی تەواوی پێ بدرێ و شارەزایەکی تەواو بدرێ بە ناسینی پێغەمبەر صلی الله علیه و سلم و دواتریش لە مزگەوتەکان و دواتریش لە ئیعلامیەکان. بە حەقیقەت ئیعلام ئەوڕۆ دەوری زۆرە سۆشیال میدیا ئەوڕۆ دەوری زۆرەکەوە بکرێ هەرچەندی ئیهتیمام بە و گەنج و نەوجەوانانە بدرێ هەرکەمە لەو ڕێئانی پیرۆزی ئیسلامەوە. زۆر سپاس زۆر سپاس دەکەم یاخوا بەخێر هاتن سەلامەت بن یاخوا. یەکێک لە قورئان خوێنە نێو دارەکانی شاری هەولێر یەکێک لە مەداحەکانی شاری هەولێر کە مامۆستا تایفە مامۆستا یاخوا بەخێر بێی. ساڵانە زۆر سپاس ساڵانە لە یادی مەولود شوێن پەنجەتان دیارە دەستان خۆش بە یاخوا. باسێکی گرنگی یادی مەولودم بۆ بکە
و ئێوە ساڵانە چۆنچۆنی توانیتانە خزمەتێکی ئەگە کەمیش بێ بەڵام بە ئیسلام و مسلمانان و پێغەمبەری بکەن. بسم الله الرحمن الرحیم وما أرسلناك إلا رحمة للعالمين. پیرۆزبایی لە گشت مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی کوردستان و هەولێری خۆشەویست کە بەڕاستی بە گوڕوتینەوە منداڵ و گەورە و گچکە و یەختیار و ئافرەت و دایە حاجەکان و بابە حاجەکان هەمووی ڕووی لەو شارێک کردیە بەڕاستی جێی دڵخۆشیە. هەموو هاتیە خۆشی لە بۆ ئەو یادە گەورەی دەردەبڕیتن. بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نەفسی خۆمان لومان باشترە. چونکە نەفس ئەمرت پێ دەکا بە خراپە بەس ئەو ئەمرت پێ دەکا بە چاکە. بەڕاستی ڕۆژێکی گەورەیە بە تایبەتی لە هەولێرە زۆر جار باسم کردیە بکرێت تا فراوانتر بکرێت لە وڵاتانیش خەرک بێ لە بۆ هەولێرێ هەم لە ڕووی داراییەوە ئیستفادە دەکەین. خۆمان ئامادە کردیە لە هەموو مزگەوتەکان کۆمەڵی قوڕانخینان لەگەر محافەزەی لەگەر ئەوانە لیست نەبووین هەر هەمووی دابەشکرایە شوێنەکان مزگەوتەکان هەمووی ئاهەنگی تێدا جێردرێتن. بەڕاستی ئەو ڕۆژ بکەینە ڕۆژێکی وەرچەرخان بەدوو سونەتەکان بکەوین سونەتەکان زندی بکەینەوە منداڵەکانمان پەروەردەکەینەوە چکە بەڕاستی لەدەست دەچی ئەگەر وا بڕوا کۆمەلگا بەرە و وێرانی دەڕوا بەرە و جغارە و نێرگەلە و کۆنکان و نازانم چی و تریاک و ئەو ڕۆژە وا بکە هەرکەس بەخۆی دابستەوە بە شوێن سونەتەکانی پێغەمبەری دابڕوا صلی الله علیه وسلم چۆن نانی خوارێت چۆن ئاوی خوارێت چۆن لەگەر جیران تەعامل کرێت لەگەر خێزان لەگەر منداڵ لەگەر گەورە لەگەر یەختیار ڕێزگرتن احترام. بەڕاستی خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەوم خەرکەی دەبینەمەوە ئاپۆڕای جەماوەرەی کە ئەگەر پێم وایە قەدەغەشی کێ هەردێتن وەلەوە الحەمدوللا محافزەوانە هەمووی لە کۆبوونەوە دابووینە بە خۆشیان دەگەڕێن بەرپرسەکان مەسئولین سەرۆ حیزبە ئیسلامیەکان مەسەلەن خەڵکی کە مامۆستایانی ئاینی ڕیشپی پیا و ماقول شێخانی تەریقەت ئەوە خۆی لە خۆیدا ڕۆژەکە تەبایی پیشان دەداتن چکە هەموو چین و توێژە چ تێدایە لە گەورە لە گچکە لە یەختیار لە گەدا لە پاشاوەنیە ئەوە تەعاونە ئەوە تەعایشە ئەوە پێکەوە ژیانە ئەوە ڕۆژێکی خۆشی دەربڕینی گشتیە. باشە مامۆستا جەنابتان دەمێک ساڵە هەم سرودی ئاینی وامیش نەشیدات دەڵێن پێم خۆشە ئەو نەشیدەی کە چەند ساڵێکە سەرنجی ڕاشێشاوی چەند ساڵێکە بۆ خۆشەویستی پێغەمبەر دەیڵی بڕگەیەکمان پێشکەشکەی وەڵا نەشید زۆرە چتا ئەس لێ تا پێش ئەوەی کە بۆ خۆت خواستی دڵی خۆتە بەڵام بە کات خۆی لەسەر قەراتێ کلیپەکمان کرد لی نەبی اسمە محەممەد دەنگدانەوە چیدا ئەگەر حەستان دەرم لنبي اسم محمد يا مولاي يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي دار ملاقى الكرواني يا مولاي يا مولاي بمدينة نوراني يا مولاي دتما خزمات بغنبار يا مولاي يا مولاي رحمن بيبا قرباني يا مولاي لنبي اسمه محمد يا مولاي يا مولاي لم يزل فضل علينا يا مولاي زۆر بەخێر هاتن با سەلامەتان کە مۆفەق بن. بینەرانی لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵتان بەردەوام دەبین دەچینەوە ستۆدیۆی کەناڵی ئاسمانی پێیام لە نێو سنتەری شاری هەولێر لای هاوکارم کاک عیمران بەردەوام دەبێت لەگەڵتان. دەمەوێت بزانم بەڵە دووبارە ستاوتان لێبێ لەگەڵ مامۆستایەکی ئاینیم لێرە دەمەوێت بزانم ئەو پەیامی چییە لەو ڕۆژەیە و دەوێت ئەم ڕۆژەیە بکەین بەچی مامۆستا پەیامە چییە لەم ڕۆژەیە لەم نێو ئاپۆڕای ئەو جەماوەرەیە بەناوی خوای گەورە میرەبان ئاخری زێوراگری ئاسمان سەڵات و سەلام بە مریارەها ڕۆژێ بەسەر پێغەمبەری پێشەوامان محەممەد مستەفا عەلەیهی سەڵات و سەلام سەرەتا دەستخۆشی لێوە دەکەم و پیرۆزبایی لەدایکبوون پێغەمبەری مەزن لە هەموو مسلمانان و عالەمی بەشەریەت دەکەم. بەڕاستی ڕۆژێکی خۆشە ڕۆژی ئاشتیە ڕۆژی ئاشتەواییە ڕۆژی تەباوی یەکڕێزیە ڕۆژی نزیکبوونەوەی لە خوای گەورە بۆیە پەیامی ئێمە لەوەی کە ئەو خەڵکە بەو ئاپۆڕای جەماوەرە هات بەناو شەقامەکان بە نیەتی ئەوەی کە خۆشی دەبڕینە بەرامبەر لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. گرنگترین خاڵ ئەوەیە ناسینی پێغەمبەر خۆشویستنی پێغەمبەر سەرخستنی دینەکەی پێغەمبەر و شوێنکەوتنی پێغەمبەر و هەوڵ بدەین هەمومان زیندوو بکەینەوە ئەو پەیامەی کە پەیامی حەیەویە
پەیامی مرۆڤایەتیە ئەو پەیامەی کە بوو بەمای ئاشتی لە گۆی زەویە بۆیە داوا لە هەموو خۆشەویستان و ئامادەبووان و بەشداربووان دەکەم لە شاری هەولێر و لە شارەکانی تریش کە دێین خۆشی دەبڕینە بۆ پێغەمبەری خوا با ئەگلی جەماعەت ئەهلی خێر بین ئەهلی سڵح بین ئەهلی چاکە بین و ئەهلی خێر بین و نیەتمان لە چاکە بکەن بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر مشتاقینی بەیاتی لەدایک بوونی لەبێ ئەوەندەش بکەین وەکو سەحابەکەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ کرد فەرمووی سەد داوام لێ بکە فەرمووی یا ڕەسوول الله داوا دەکەم ببمە هاوڕێیت و فەرمووی ئەمیش داوات لێ دەکەم زۆر سوزدە ببە زۆر لە خوا نزیک بە واتە هەردەم لە گوناح و تاوان دوور بە و لە خێر و چاکە بە دڵنیا بە هاوڕێی منی لە بەهەشتا ئەگەر بتەوێ هاوڕێی پێغەمبەری خوا بی چۆن ئێستا خۆشیرۆ دەردەبڕی دەبی کەسێک بی پابەند بی بە پەیامی پێغەمبەر و بە ئامۆژگاریەکانی پێغەمبەر و بە ڕێنماکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە خۆشحاڵین هیوادارین ئەو خەڵکە لەگەر هاتنی ئامادەبی لە نوێژەکانیشی لە کاری چاکە دووربی لە شەڕە ئینشاءالله باش ئینشاءالله مامۆستا زۆر سپاس دەکەم بەڵام دەمەوێت بە کورتی پەیامێک بۆ کەسانی کە دەڵێن بەشداری نەکەن لەم میادەیە یان بەشداری نەکردن پێویستە بەراوردی دەکەم بە شوێنی تر و جێگای تر بەڵێ پەیامێکی توندنا پەیامێکی خۆشی و ئاشتیمان هەیە لە بۆ ئەوانیش کە پێیان دەڵێن بەڕاستی بەشداریکردن زیانێکی نییە ئەو خەڵکە لەو ڕۆژەدا هیچ نیەتی شرکی نییە هیچ نیەتی ریایی نییە و هیچ نیەتی خراپی نییە ئەو خەڵکە تەنها بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دێتە شارع و شەقامەکانە بە نیەتی ئەوەی سەڵاوات لێ ئەدا پەیمان وێ دەکاتەوە کە ئەمنم جەماوەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام واتە ئەمن دەڵێم ئامادەبوونی ئەو خەڵکەی نیشانەی ئەوەیە داکۆچکارانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە زۆرن ئەوەندە زۆرن لەو ڕۆژەی سوڵتان مزەفەرەدین ئەو یادەی داهینە حتا کۆتایی ژیان دڵنیا بە هەولێر محەبەتی پێغەمبەری خوای دەمینێ و پێیان دەڵێن تەنها لە خۆشەویستی پێغەمبەری خوایە چۆن ئێوە دەڵێن دیفاع لە پێغەمبەر دەکەین ئەوانیش پێغەمبەریان خۆش دەوێ و هیوادارم هەر برابین و تەبار زۆر سپاس مامۆستا سپاس بۆ تۆ دەستەکان خۆش بێ دیارە لە نێو ئاپۆڕای جەماوەری خەڵک شاری هەولێر چین و توێژی جودا جودا و هەموو چین و توێژێک دەبینی هونەرمەندێکی خۆشەویست و ڕوحسوکم لەگەڵە سلام عەلەیکم باشی مامۆستا سلامەتی ئەحواڵت یەخوا بەخێر بێ پێم بڵێ ئەمڕۆ تۆ چۆن هەستی خۆت بۆ خۆشەویستی ڕەسوول الله دەردەبڕی پێغەمبەرمان سەڵڵەهو عەلەیهی وسەلەم کەسێکە کەوا ئینسان دەتانیتن لە 365 ڕۆژەی خۆشەویستی بەرامبەر دەرببڕی ئەمە پێغەمبەرمان سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەوهای فێرکردینە کە ببەخشین کە کەلیمەتون طەیبەتون سەدەقە کە ڕوومان بە خەندەبی بەرامبەر بە خەڵکی مامۆستا بە فعلی ڕوو بە خەندەش لێرەیە دیتما خەندەت دەکرد سەلام ئەوە طبعاً ئەوە سنەتێکی پێغەمبەرمانە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم کاتێککە ئینسانێکی دەبینی گرژومۆنە یعنی ئەگەر ئینسانێک دڵیشی خۆش بی فەڕەحیەکەی نامینێ خۆشیەکەی نامینێ بەس کاتێککە دەبینی ئینسانێک دەبینی ڕووی بە خەندەیە ڕوو خۆشە ئەگەر دڵیشت تووبی هەز بە فەڕەحیەک دەکەی باشە چمان پێشکەش دەکەی مامۆستا ئینشاءڵڵا شتێکی خۆشمان پێشکەشکە لەم یادەیە دەروون پڕلازام زامەکەم گرانە دەوای دەرداکەم پێغەمبەر گیانە دەوای دەرداکەم وا لە مەدینە لە نێو ڕەوضاکەی تاها لەمینە یا ڕەسوول الله سەردار و ئازیز چۆن لە دڵم دێ بڵێم خوا حافیز یا ڕەسوول الله سەردار و ئازیز چۆن لە دڵم دێ بڵێم خوا حافیز ڕەسوولم فەرمووی ئادەی بیلال گیان بۆ وا بێڕەحمی ناکەی سەردانمان کە بانگی فەرموو گشت خەڵکی گریان بیریان هاتاوە ئەخ پێغەمبەری گیان
دەروون پڕ لە زام زامەکەم گرانە دەوای دەرداکەم پێغەمبەر گیانە. ماشاءڵڵە پای گەورە و دەنگێت هەر بێڵێ لێت ڕازی بیت شتێکی کەشمان پێشکەش ناکەی ماشاءڵڵە وەڵی دەنگەکەت خۆشە حەز ناکەم بەڕێتکەم لەسەر مێزەکە شتێکی ترشمان پێشکەشکە کورتیش بووە هەر ڕازی نەوزان بەڵام بەڕاستی و چیرۆکەی جێڕاتەوە چیرۆکێکی زۆر کاریگەر و خۆشە چیرۆکی بیلال کاتێک دەگەڕێتەوە مەدینەی پیرۆز بە دووبارە بانگ دەبێژێتەوە بەڕاستی چیرۆکێکی کاریگەرە دەست خۆش بێ کاتێک کە ئینسان بیر لە مووقیفی ئەو سەحابیانە دەکاتەوە هەز بە شەرمەزاری دەکات بە شەرمەزاری هەز دەکات کە یعنی هیچی نەکردیە تەمان ئێستا ئەمن هەموو جارێکە دەرێم کە ئەمە دێنە بازارە لە ساڵی یەک ڕۆژ خۆزگە لە هەموو کاتەکاندا یعنی مووقیفمان هەبە کاتێککە بێڕێزیەک بە مەبدە ئیمە دەکرێت کاتێککە بێڕێزیەک بە ئیسلامەکەمان دەکرێت کاتێککە بێڕێزیەک بە حەیا و حورمەت و شکۆی ئیسلام دەکرێت ئینسان ئەوها کۆ ببتەوە بزانن کە ئەمە وجودمان هەیە کە ئەمە مەسەلەن خەڵکانەچین لەسەر دینەکەمان عیزەتمان هەیە زۆر مهمە ئینشاءالله. شتێکی دیریشمان پێشکەشکەوە مامۆستا بە چاوان ئینشاءالله. سرودە کە زۆر خەڵک داوام لێ دەکاتەوە هە دەرێ بیرێ ئینشاءالله دیسان لە بۆیان دووبارە دەکەم خۆشحاڵ لەبینەوە ئینشاءالله. هەماڵ و میرم تۆی چێراژینم یا نەبی بەفیدای تۆ بێگیانی شیرینم یا نەبی یا نبی الله یا نبی یا رسول الله یا خیر البشر یا نبی کلیلی درگای باغی بهشتی یا نبی یا نبی الله یا نبی الله یا رسول الله برورد هاتم یا نبی گر قبولم کای خادم درگاتم یا نبی یا نبی الله یا نبی. جزاك الله خيرا زۆر خۆشحاڵم سپاس بۆ تۆ بەڵێ زان و خۆشەویستان دیارە هەموو چین و توێژەکان بچووک و گەورە زۆر سپاس بۆ تۆ خانەوادا بچووک و گەورە هەر دایک و باوکێک دەستی منداڵەکەی گرتووە ئەمڕۆ هێناویەتی ئاپۆڕای ئەو کەسانەی نیشان بدە کە لێرە ئامادەم بۆی کە خۆشویستنی خۆیان بۆ ڕەسوڵ الله نیشان بدەن لە مامۆسایان یاینی لە گەنجان لە کاسبکاران لە هەموو چین و توێژان ئەمڕۆ لە بازاڕن کارەکەی خۆیان و ئیشەکەی خۆیان جێهێشت و هاتوون لێرە خۆشویستنی خۆیان بۆ ڕەسوڵ الله دووپات بکەنەوە بێگومان ئەو ئاپۆڕا زەماوەرەی کە دەیبینی ئەو هەموو گەنج و لاو و پیرەی دەبینی کە بەسەر قەڵات دەکەوێ هیچ شتێک ئەوانی نەهێناوە تەنها خۆشویستنی ڕەسوڵ الله نەبێکە بەڕاستیەوە شانازیەکی گەورەیە لە زمانی ئێستا لە سەدەی ئێستا کە دەبینی بە هەزاران میدیا و ڕێکخرا و کۆمەڵ هەنا بۆی کە دژایەتی پێغەمبەرەکەمان و دینەکەمان بکەن بەڵام خەڵکێشتان بەردەوامی هەیە و خەڵکێشتان خۆشویستنی خۆی بۆ ڕەسوڵ الله دووپات دەکاتەوە دیارە جگە لەوەی کە لێرە دەبینین مامۆساکانی ئاینی بەردەوام کۆمەڵ خەڵکیان کۆ کردوتەوە و داوە بۆ دینی خوای پەروەردگان دەکەن بە سەدان کتێب و نامیلکە و بڵاوکەرەوە ئێستا خەریکە لە نێو خەڵکەیە بڵاو دەکرێتەوە ینی من تاوەکو گەیشتم بێرە بە سەدان بەدایان نامیلکەی بچوک و مۆرگر کە هەمووی باز لە خۆشویستنی ڕەسوڵ الله دەکا و هەمووی باز لە زیکرەکان دەکا باز لە سەڵاوات دەکا کەمە بەڕاستی جێگای دڵخۆشیە ڕۆژێک بازاڕی گشتی هەولێ کە شوێنی کاسبکارانی هەزاران خەڵکە دەبێت بە شوێنی یادکردنەوەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم و خەڵک لێرە یادی ڕەسوڵ الله دەکرێتەوە من دەگەڕێمەوە لای هاوکارم کاگدریس بەردەوامی بە ڕووماڵەکەی دەدا لە نێو خەڵکی هەولێر و ئەویش دەیەوێت چین و توێژی جوداتان بۆ وەرگێت و سەرنجیان وەرگێت ئاسمانی پەیام لە ڕووماڵە تایبەتە لەگەڵتان بەردەوام دەبین تاوەکو ئێستا نێو سنتەری شاری هەولێر قەرەباڵغێکی زۆر بەخۆیەوە دەبینێت بە جۆرێکە لە هەر
چواردەوری قەڵای شاری هەولێرەوە هاوڵاتی ڕوو لە سنتەرەکەی دەکات کە قەرەباڵغێشی زۆر زۆری پێوە دیارە و ڕێگاکان ڕێگای ئۆتۆمبیل لە هەر چوار لاوە گیراوە کە هیچ ئۆتۆمبیلێک ناتوانێت داخلی نێو سنتەری شاری هەولێر بێت بەهۆی ئەوەی کە بۆ ئەم قەرەباڵغی و ئەنجامدانی ئەم مەراسیمانەوە من دەمەوێت بەردەوام بم لە ڕووماڵەکە و هاوڵاتیان وەربگرم بزانم قسە و گفتاریان لەبارەی یادی مەولود چییە و تا چەند گرینگە یادی مەولود بەرز ڕابگیرێ و گرنگی تایبەتی پێ بدرێت. چین و جیاوازەکان لە نێو سنتەری شاری هەولێرن بۆ بەرزڕاگرتنی یادی مەولود یادی لەدایکبوونی پێغەمبەر من دەمەوێت هاوڵاتیان وەربگرم گفتوگۆیان لەگەڵ بکەم ئاخۆ بە چ مەبەستێک هاتوون بۆ بەرزڕاگرتنی یادی مەولود. باش هاوڵاتیان سڵاو لێ بە قوربان با کورتی دەمەوێت بپرسم یادی مەولود لای تۆ چی دەگەێنێەوە بە دیاریکراوی ئێمە چۆن یادی مەولود بەرز ڕابگرین؟ سڵاو لە جەنابتان. یادی مەولود ئەوڕۆ خۆشترین و جوانترین یادە لای من. فەخری کائینات محەممەد صلی الله عليه وسلم ڕۆژێکی پیرۆزە. سڵاو لە هەموو مسلمانانی جیهان ئینشاءالله هەموو لایەک بە خۆشی بە سەلامەتی هەموو ساڵێک ئەو یادە پیرۆزە بکەینەوە. تاسەنە گرنگە ئێمە گرنگی بۆ مەراسیمانە بدەین بە مەراسیمی مەولود بۆی کە خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەر دەبڕین. زۆر گرنگە تەبعاً ئەمە دەبینی کوردستانی ما زۆرینەی مسلمان ئاینن گرنگە بەلای من ساڵانە ئەو بۆنە زۆر بەڕێک و پێچی بە زوانی بکرێتەوە. زۆر سپاس دەکەم. دەستان خۆش بێت هاوڵاتیان چین و توێژە جیاوازەکان دێن بەرە و نێو سنتەری شاری هەولێر و من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان بکەم. سڵاو لێ بە قوربان یاخۆ سەلامەت بن. تا چەند گرینگە هەم خۆت و هەم منداڵەکان بۆ یادی مەولود هاتوون و بە چ مەبەستێک منداڵەکان تێناوە ئەگە بێنە بەر؟ وەڵا لەم ڕۆژە پیرۆزەدا ئەو هیوەمان هەیە ئینشاءالله کە هەمومان بەتەبایی بژین هەمومان بتوانین ژیانەش فەراهەم بۆ خۆمان و بۆ منداڵەکانمان فەراهەم بکەین. ئەم یادەش یادێکە بەڕاستی ئەم ساڵان لە شاری هەولێر جەماوەری شاری هەولێر کە بە کۆی دەنگ کە هەموو دێنە بازار هەرێک کۆ ڕاست خۆشی دەبەخشی یان نیشتەشکە بۆ یادی پێغەمبەری پێشەوای مرۆڤایەتی صلی الله علیه وسلم. باشە دەمەوێت ئەوەش بپرسم تا چەند گرنگە لە ژیاننامە و سیری پێغەمبەر شارەزا بین و دواتریش منداڵەکانمان شارەزا بکەین. تەبعاً بیدایەت ئینسان کە بەخۆی پێگەویشتووە بۆ پێویستە کە ئینسان منداڵەکانی زیاتر پەردەی کە ڕێوشوێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتن ئەوە شەر نەتو بێ بازار پێش بازار منداڵەکان فێر نەریتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین کەوا چۆن ڕەفتار بکەن چۆن بژین چۆن قسە بکەن ئیدی ئەوە گەرەوها هەمومان ئینشاءالله مسلماناتی هەم بژتێک بەرەو پێش دەچین ئینشاءالله. دەستان خۆش بێت. زۆر سپاس دەکەم. دەمەوێت بەردەوام بم لە وەرگرتنی بۆ چوونی هاوڵاتیان. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش ماڵ. زۆر سپاس. دەتەوێت چیمان پێ بڵێ ئەمڕۆ یادی مەولودە؟ ڕۆژترین خۆشە. ڕۆژترین خۆشە. دە باشە دەست خۆش بێ. دەمەوێت چین و توێژە جیاوازەکان ئەوانەی کە لە نێو سنتەری شاری هەولێرن گفتوگویان لەگەڵدا بکەم بزانم ئاخۆ گرنگی یادی مەولود لەکوێوە تا چەند گرنگە مسلمانان یادی مەولود بەرز ڕابگرن. سڵاوتان لێ بێت ئوستاز. زۆر سپاس دەکەم. دەمێت لەوە دەست پێ بکەم تا چەند گرنگە مسلمان یادی مەولود بەرز ڕابگرێ و پێغەمبەری خۆش بێ و بە کرداریش بیسەلمێ. بێگومان خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجبە لەسەر ئێمەی مسلمان ئێمە کە مسلمانین و ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمین واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بێگومان ئێمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ڕەوانە کردووە ئیلا بە ڕەحمەت لە هەموو جیهان. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوا بووە خاوەنی ڕەوشت و ئەخلاقێکی بەرز بووە و پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئێمەش کە ئومەتی وین دەبی ئەو ئەخلاقە جوانانە زیندوو بکەینەوە و خۆشەویستیمان بە ڕەوشت و ئەخلاق دەربڕین لە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەرمان پێشەنگ بووە لە نەرمونیانی لە ڕێز و ئەحترام لە پێشەوایەتی
لە عیبادەت لە خواپەرستی لە دینداری لە هەموو ئەو ڕەوشتە جوانانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمرمان پێکاوە ئینسان پێی جوانە بی بەخێر هاتنتانەکەم و زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. دەمەوێت وەکو کۆتا پرسیار مامۆستا تا چەند گرینگە ئێمە لەگەڵ ئەوەی کە کردار و سیفاتی پێغەمبەر پێی ئاشنابین و بۆ منداڵەکانش گرنگی پێ بدەین و شارەزایان بکەین و دایک و باوکان زیاتر چاوێن لە منداڵەکانیان بێت. بێگومان پەروەردەکردنی منداڵەکان وەکو پەروەردەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر زەرورە لە ژیاندا. چونکە دین واتە ئەخلاق، هەر ئینسانێک ئەگەر هات و خاوەنی ڕازگۆیی و ئەمینیەت و ڕەوشت و ئەخلاقێکی جوان نەبی، منداڵەکانیشی بە جوانترین شێوە پەروەردە نەکە، بێگومان سوود لەو دینەی پێغەمبەر نابینی صلی الله عليه وسلم. لۆیە زۆر زەرورە کە منداڵەکانمان لەسەر ئەو بەرنامە جوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێگومان پەروەردەی جوان بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی پەروەردەی جوان بووە. یادی لە دایک بوون دەبی ئەوەمان فێر بکە کە پەروەردە و ڕەوشت و ئەخلاقێکی جوانمان هەبی. ئەگەر پەروەردەیەکی جوانمان لۆ خۆ منداڵەکانمان نەبی واتە سوودمان لەو دینە پاکە وەرنەگرتیا. سپاس دەکەم بەڕێز. زۆر سپاس دەکەم. یاخوا بەخێر هاتن. بەردەوامم دەمەوێت چین و توێژە جیاوازەکان وەربگرم. مامۆستا سڵاوتان لێبێت. زۆر سپاس دەکەم. ئەگەر ڕوت لە کامێرەکە کەی سپاس دەکەم. مامۆستا باسێکی یادی مەولودم بۆ بکە لە کوردستان بەتایبەت لە شاری هەولێر ئەم جۆرە مەراسیمانە ساڵانە دەکرێتەوە و هاوڵاتی گرنگێکی زۆری پێدەدات. یانی تا چەند گرنگە هاوڵاتی گرنگی پێ بدە و یاد و مەولود و یاد و بۆنەکان بەتایبەت مەولود گرنگی خۆی پێ بدرێت و دەرسی تێدا بخوێندرێ بە جۆرێکە ژیاننامەی پێغەمبەر فێربین. بەناوی خوای گەورە و میهرەبان. طبعا ئەم ڕۆژە ڕۆژێکی وا خۆش و پیرۆز و مبارەکە وەکو مسلمان کاتێ دێتە دەرەوە دەربڕینی ئەو خۆشیەیە کەوا لە ناخماندایە و ئەم ڕۆژەش ئەگەر واقعانە بڵێن دەبێت لەم ڕۆژەدا ئێمە ڕەوشت و ئاکارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم وەربگرین و هەم بەو خەڵکەش ببەخشینەوە ئەوەی ڕاستە بەڕاستی دابنین و هەروەها ئەوەی نابەجێ و ڕێگە پێنەدراوە دەبێت ئێمەش ڕێگری لێ بکەین. مەسەلەن لەم ڕۆژە پیرۆز و مبارەکەدا ڕۆژێکی پڕشکۆیە، ڕۆژێکی تا خۆشیە خۆی دەرببڕێ هەرکەمە، بەڵام هەندێک شت ڕوئەداتن لە ئەسنای ئەم خۆشیە تێدەپەڕێ. مەسەلەن حدود تێپەڕاندنە وەکو تێکەڵاوی ژن و پیا و ئەم بابەتان. جان تا چەند گرینگە سیفاتمان و کردەوەمان بە کردەوەی پێغەمبەری بڕازێنینەوە و منداڵەکانمان تێدا سودمەند و بەهرەمەند. بەتاکید وەکو خوای گەورە لە قورآنی پیرۆزا فەرمێ بسم الله الرحمن الرحیم وإنك لعلى خلق عظیم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرمەشقمانە لە هەموو شتێکەوە بۆیە مامۆستامانە لە لایەنی ئەخلاقی و لە لایەنی ژیانی دنیاوی قیامەتی و ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم خوای گەورە وای باس کردووە کەوا تایبەتمەندیەکی هەیە. خوای گەورە فەرمێ تیلکە الرسول فضلنا بعضهم على بعض. پێغەمبەرەکان هەندێک فەزلیان هەیە لەسەر هەندێکیان. بۆ نمونە خوای گەورە لە قورآنی پیرۆزە ناوی باقی پێغەمبەرەکان بە مجەڕەدی هێناوە وەکو فەرمێ یا ئادەم اسکن مەسەلەن یا یەحیا یا ئیبراهیم. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خوای گەورە لە قورآنی پیرۆزە بانجی پێغەمبەری نەکردووە بە مجەڕەدی ناوی پێغەمبەری خوای هێناوێ صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەری خوا تایبەتمەندیەکی وا هەیە لە لایەنی ئەخلاقی و لە لایەنی ژیانی دنیایی. بەخێر بن سەرەر و چاوم سەلامەت بن لە خۆشی دابن. سەلامەت. زۆر سپاس دەکەم. ئەم کەنارە جوانە دەدەوێت چیمان پێ بڵێ؟ وەڵات شتی جوان تا بێڵێم. من خۆم شتی جوان نەزانم وەکو شەریعەت شتێکی زۆر جوان نەزانم کە بە ناوی خوای گەورە و میهرەبان ئمڕۆ لە دایکبوونی پێغەمبەری نازدارە خەڵکی بوسڵمان خەڵکی جیهان وشیار بن وریابن بزانن لە چوار پارچەی کوردستان لە جیهان هەمومان لە قەترێ ئەو خوای گەورە دروستمانی کردووە. بگەڕێنەوە بۆ بارەگای خوای گەورە لەبەرەوە ئاسمان حەوت تەبەقەیە و بەردێکە لە دەی بۆ عەرد 7,000 ساگە دە عەردەکەی جەحەنەم. دەستان خۆش بێت برای بەڕێز. سپاس دەکەم. دەستان خۆش بێت بەڕێزان لە شاشە جوانەکەی کەناڵی پێیام من دەگەڕێمەوە ستۆدیۆی پەیام لای هاوکارم کاک عیمران من لێرەوە کۆتایی بەم ڕووماوە دێنم تا دەرفەتێکی ئەزان خۆشەویستان هەر بەردەوامی نێمە لە نێو ئاپۆڕای زەماوەری شاری هەولێر لە ناوبڕەکەیت کە باسیۆم کرد کە بەشێک لە مامۆسایانی ئاینی ئەم ڕۆژیان هەڵقۆزیوەتەوە بۆی کە
بانگەوازی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ڕۆژێ بکەن دوو مامۆستای گەنجی شاری هەولێرم لەگەڵ مامۆستا بەخێر بێن چیتان هەیە لەم ڕۆژەوە ئەمڕۆ چیتان کرد بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم پێشەچی دەستخۆش لە جەنابتان دەکەین خوا پاداشتان بداتەوە کەوا ئێوەش لەم ڕۆژە لەو ئیسلاعامە کاتنە ئێرە بۆ ئەوەی پەیامی ئەو خەڵکە بە خەڵکی دیکە ڕابگەێنن والله ئەمە لەو ڕۆژەدا تەبعاً تەماشا دەکەی خەڵک دڵخۆشە بەڕاستی ئەو دڵخۆشە مەبەستە ئەوەیە کە خەڵکەکە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی لە دڵخۆشە بەوەی کە لەو ڕۆژەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو مانگەی کەوا لەدایک بووە جا ئەوە دەرفەتێکە بۆ ئەوەی کەوا بەڕاستی ئەمە بتوانین لەو ڕۆژەدا زیاتر بە خۆمان دابچینەوە زیاتر سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تطبیق بکەین و ئەوە هیچ ئیشکالات هێشتدا نێکەوە مەسەلەن خەڵکانێک پێیان وایە کە نابێ خەڵک لەو ڕۆژەدا بستە دەرێ ناوی دڵخۆش خۆی دەرببڕی بابەش لەگەڵ ئەوەی داینە مەسەلەن بابێ خۆ دەکرێت سنەت پێغەمبەری صلی الله علیه وسلم لەمانە بزەبزەوی بەڵام ئەو ڕۆکە ڕۆژێکە کەوات و فەرموو لەو ڕۆژەدا فرسەتێکە دەرفەتێکە بۆ ئەوەی ئێستا ئەو نامیلکە جوانانە دەربارەی چۆن پێغەمبەرەکەت بناسی و هەروەها ڕۆنکردنەوە دەربارەی ئەو نامیلکانە ئەمڕۆ لە نێو ئێرەیە تەوزیحتان کەدا بەشتان ناو شادی هەولێردا بەڵ ئەو بازار دەدەینە مامۆستایان دەدەینە خەڵکی دیکە لە نێوەتان مامۆستا ڕۆژەیەتان وەک کۆبوونەوەی خەڵکتان وەکو دەرفەتێک خۆزیەوە بۆ بڵاوکردنەوەی نامیلکەیە بەڵێ وەکو دەرفەتێک و هەروەها حتا مەسەلە قسەکردن وڵات زار تازە مامۆستان تەقیمان لەگەڵدا قسە دەکرد خەڵکانش زۆر ڕاوەستا بوو کەوا استفادە دەکاتن زانوێ ئەوەی زۆر گرنگەکەوە بە خەڵکیش ڕابگەینین با ئێمە هەر ئەوە نەی بێنە بازاڕی بڵێنەوە دڵخۆش خۆمان دەربڕین بەڵکو لەو ڕۆژەدا ئەوە بە خۆدا چوونەوەیەک بیتن کەوا ئێمە وەکو مسلمان لە هەموو ڕۆژێکدا لە هەموو دقەیەکدا پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەبیر بی لە هەموو ڕۆژێکدا لە هەموو دقەیەکدا خەڵک ئەوە لەمە ببینی کەمە شوێکەوتی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە کڕینمان لە فرۆشتنمان لە دوکانداریمان لە مامۆستایەتی لە مەکتەبێدا لە ماڵێدا لە هەموو جێگایەکدا دوکاندارێک پێمان دیار بی کەمە شوێکەوتە پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەخلاقی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆماندا تطبیق بکەین کەوا پیغمبر صلی الله علیه وسلم خواهی گوده فرمیتن وما ارسلناك الا رحمة للعالمين پیغمبر صلی الله علیه وسلم رحمت بین لبو همو عالم پیوست ایمش رحمت بین لبو همو خلق رحمت ما پیو دیابیدن همو رویکو دست خوش ما مسنارو پیما به کتابه جنابت آمادت کردو وانیا لو کتابه چیت باز کردو و تا چنم رو به پیوست زانی که پیشکش به خلچی پیوست بینه بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله ولا طبعا نعمل كيا پێکاتووە لە فتوواکانی مامۆستا عەلی باپیر دەربارەی یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر ئەوەی ئەمە دەزانین بە سروشتی دینی ئیسلام و هەڵەیە زانیان زار بەزار خلافیان دەکەتە بینێ و ڕازیایی دروست دەبێت هەموو ساڵش ئەم بابەتە دووبارە دەبێتەوە بۆی ئێمە بە پێویستمان زانیکەوە دوایین فتووا و ڕابۆچینی مامۆستا عەلی باپیر کۆ بکەینەوە لە کتێبەکانی و لە خودی خۆی و لە دوایین بابەت کە بڵاوی کردەوە لەو نامیلکەیە ئێمە لێرکانە ئەم نامیلکەیە تایبەتمان کردووە بۆ کەسانێکەوە نوقبەنە بۆ کەسانێکەوە مامۆستا ئاینینە نەوەکو بە شێوەیەکی گشتی دابەش بکەین لە بۆ هەموو خەکەکە بە زمانی خۆمان پێی دێنە عەوامی خەڵکی نەکرد تەنها لە بۆ ئەو کەسانێکەوە مامۆستای ئاینینێکی و نووسەیەکیان پێ دەدەن بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بە حکمی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردیگار جەزای خێرت داتەوە لەم بەپێ ئەم نامیلکە بەپێ و کۆکردنەوەی کە کردوتە شرعیت دراوە بەم یادەیەوە ئەم یادەیە چۆن باز دەکرێت بە کورتی ئەگەر ڕێی مامۆستا عەلی باپیر ئەوەیەکەوە لە بابەت و لە بواری معاملاتە لە هەر سوکەوتەکانە لەبەرەوەی عیبادەت تەوقیفیە دەبی نەسی سەریحە بێ مادام نەسی سەریح نیە دەکەوێتە چوارچێوەیەکی دیکەکەوە پێی دەگوترێت مامەڵە و هەر سوکەوتەکان کە ئەوە دوایین قسەی مامۆستا عەلی باپیرە دەفەرمیدن هیچ ئەشکالێکی شەرعی تێدا نیە بگرە شتێکی باشی پێویستە سیرەت و ژیان و ڕەوشت و ئاکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ڕۆژە لە بۆ خەڵکی بەیان بکرێت و ئێمە پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم لەبیر نەکردووە هەموو کاتێک لە نێو سنەتەکانی دایت بەڵام زیاتر لەم ڕۆژەدا دووپات دەکەینەوە بەڵێن دەدەینەوە بۆ ئەوەی چاکتر باشتر پابەند بین بە ڕێباز و شەوکەوتنی پێغەمبەری خوا جەزای خێرتان بداتەوە زۆر زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ مامۆستا کە لەگەڵمان بووی بەڵێ ئەزان و خۆشەویستان دیارە تا نزیک دەبینەوە لە کاتەکانی نیوەڕۆ خەڵکی شاری مامۆستا سوپاستان دەکەم خەڵکی شاری هەولێر زیاتر ڕوو لە بازار دەکەم بۆ یادکردنەوەی ڕەسوڵ الله هەروەکو لە ڕابردووش ئاماژەم پێدا مامۆستایانی ئاینی ئەمڕۆیان هەڵقۆزیوەتەوە مامۆستایەکانی شاری هەولێر دێن ئەمڕۆ بانگەوازی
لە نێو گەورەترین بازاڕی شاری هەولێر دەکەن لە پێش قەڵای هەولێر دەکەن باس بانگەوازی بۆ ڕەسوڵ الله دەکەن زۆرێک لە نووسەرەکان نامیلکەکانی خۆیان تایبەت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێنن شاعیران و هونەرمەندان بەشێکی دیارن و چین و توێژێکی دیارن لەمڕۆ کە هاتوون بە شعرەکانیان بەسەر ڕەسوڵ الله دەخوێننەوە و مەدحی ڕەسوڵ الله دەکەن بە شعرەکانیان و هاوکات هونەرمەندانیش بە سرود و دەنگە خۆشەکانیان کە ئێستا ئەو شوێنەیە من لێ ڕاوەستام زیاتر لە سێ ئاهەنگی گەورەی تێدا بەڕێوە دەچێت تایبەت بە یادکردنەوەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم.